سڵاوتان لێبێت ئەمە دیەخانە دیێهیوە دیادی بێبایشیان بۆ بکە دیەخان چەندێکە بە دایکی دی متابعەکەین 2 ساڵە باش پێش ئێمە لای پزیشکی تر علاجی وەرەگرت لەگەڵ پزیشکەکەی تر وەزعی چۆن بوو؟ باش نەبوون بۆچی ئیسفادەی لە نەکردیان چی؟ وڵای هەموو دانیەکان نازانم وریدەکەی بەکەڵەگنای هەموو دانی ڕزی بۆ هەمیشەیەکانیش ئیتر هەمیشەیەکان هەمووی ڕزی بوو هەمووی کەوتبووە خوارەوانی بە کوردەکەی بەس نازانم شکلای تۆ هەمووی الحەمدولillah ساستەکەی لیکەکەی باشە؟ ئێستا نازانم لیک ئەیدێنێ ئەدەی لەخوا بەزیابێ خوو باشی لەگەڵ دانەکان تا دڵی پێیان خۆشە؟ ئەیان شۆی؟ چەندە جارە پێم بڵێ؟ بەیانیان و شەوان؟ کەی تریشە خۆشێ دکتۆرەکەتە خۆشێ؟ ناوی چی دکتۆرەکە و؟ ڕۆحەکەی هەڵگورت باشە دانەکان سپی بۆ تۆ؟ ئەمەی دیەخانەوە مشکلێ بوو کە دانەکانی هەرچی پڕکردیان بۆ کرد لێ بۆ کەوت ئێستا سپاس بۆخوا باش بوو و تەنها ئێستا لە 3 مانگە لە 6 مانگە کە فلۆراید بۆکەی 6 مانگ جارێک فلۆرایدی بۆکەین زۆر بەکەمی مناڵەکەین لەسەر 6 مانگ بەڵام ئەو کاتێک کە دڵنیابین زۆر کۆنتڕۆڵ الحەمدولillah خەینە سەر 6 مانگ جارێک خۆشەکەی تۆ 6 مانگ جارە فلۆراید بۆکەم دەلایکێکیان بۆ بکە ڕێز و حورمەتی دکتۆر هەڵگورد و دیەخان لە شاری سلێمانی